بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا بابتي نوێژدا گەیشتی نەوانەیەکی تازە کە هەر لە باسی نوێژدا دەگەینە باسی ژمارەی نوێژەکان و کاتی نوێژە فەرزەکان. هەمومان دەزانین کە نوێژە فەرزەکان ئەوانەی کە لەسەر ئێمە واجبن 5 نوێژن کە لە سەرەتادا خوای گەورە کاتێک کە لە ئیسرا و میعراجدا نوێژی لەسەر پێغمبەرمان صلی الله عليه وسلم واجب کردن، پێغمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە 50 نوێژی لەسەر واجب کردم. بەڵام دوای ئەوەی کە دەگەڕێتەوە و پێغمبەران دەبینێ لە ئاسماندا پێی دەڵێن ئومەتەکانی ئێمە کەمتر لە ئومەتی تۆ نوێژیان لەسەر بوو، بەڵام بە جوانی نەیان دەکرد 50 نوێژ قورس و گران دەبێت لەسەر ئومەتەکەت و پێیان ناکرێ. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردیگار، داوا دەکات و دەپاڕێتەوە. خوای پەروەردیگاریش 50 نوێژەکەی بۆ دەکا بە 5 نوێژ، بەڵام دەفەرمێ لە 5 کەمتر نییە. هەر کەسێک 5 نوێژە فەرزەکان بە جوانی بکە خێری 50 نوێژی دەگاتێ، و هەر کەسێکیش تەبعاً یەک لە 5 نوێژەکان نەکات بێگومان یەکێک لە واجباتەکانی تەرک کردووە و قەرەبووکردنەوەی نوێژی واجبیش بە بێگومانی بە هیچ شتێک ناکرێتەوە. بۆیە دەبێت ئاگادار بین کە ئێمە ئیماندار ڕۆژانە لە 5 کاتی جیاوازدا نوێژمان لەسەر واجب کراوە. هەر نوێژەی دەبێت لەو کاتەدا بکرێت کە خوای پەروەردیگار بۆی دیاری کردوین. وەکو پێغمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت، عوبادەی کوڕی سامت بۆمان دەجێڕێتەوە دەڵێت بیستم لە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەیفەرموو 5 صلوات كتبهن الله على العباد، 5 نوێژ خوای گەورە فەرزی کردوون و واجبی کردوون لەسەر بەندەکانی. من ئەتا بهن لم يضيع منهن شيئا، هەر کەسێک 5 نوێژەکان بکات و هیچ کامێک لە 5 نوێژەکان نەچوێنێ، استخفافا بحقهن، وەکو بەسوک تەماشاکردنی ئەرک و مافی نوێژ، كان له عند الله عهد أن يدخله الجنة. ئەو کەسە پەیمان و بەڵێنی وەرگرتووە لە خوا، یا پەیمان و بەڵێنی پێدراوە لەلایەن خواوە کە ئەو کەسە بباتە باشتەوە. بۆیە 5 نوێژە فەرزەکان لە کاتی خۆیدا ئەنجامدانیان و کەمتر خەمی تێدا نەکردنیان هۆکاری چوونە بەهەشتمانە بە ئاگامان لێیان بێ. ومن لم دەفەرمێت یەئتی بهنە، هەر کەسێکیش 5 نوێژە فەرزەکان نەکات یان هەمووان نەکات یا کەمتر خەمیان تێدا بکە، فليس له عند الله عهد، ئەوە لای خوای گەورە هیچ پەیمان و بەڵێن نامەیەکی پێ نەدراوە لەوەی کە خوا لێی خۆش بێت یا بباتە بەهەشت. إن شاء عذبه، ئەگەر خوای گەورە بیوێ سزای دەدا، و إن شاء غفر له، ئەگەر ویستیشی لەسەر بێت لی خۆش دەبێت. تەمان خوای گەورە بۆ خۆی قەرار بەدەست و بڕیار بەدەستە. فەرمودەیەکی کەمان هەیە کە دەفەرمون، طەلعی کوڕی عوبەیدولا دەفەرمێت جارێکیان ئەعرابیەک هاتە لای پێغمبەر صلی الله عليه وسلم بە جلێکی شڕ و قژێکی تەپ و تۆزاویەوە، گوتی ئەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەخبرنی ما فرض الله علي من الصلوات، پێم بڵێ خوای گەورە چەند نوێژی لەسەر من واجب کردوون. پێغمبەر فەرمووی صلی الله عليه وسلم الصلوات الخمس إلا أن تطوع، 5 نوێژ لەسەر واجبە مەگەر بە ئارەزووی خۆت سنەتەکان بکەی لەگەڵ نوێژە فەرزەکاندا. ئەوجار فەرمووی دەی پێم بڵێ خوای گەورە چەند ڕۆژووی لەسەر واجب کردووم. پێغمبەر فەرمووی صلی الله عليه وسلم مانگی ڕەمەزان، مەگەر بە ئارەزووی خۆت لە غەیری مانگی ڕەمەزاندا سنەت بگری دەنا واجب تەنها مانگی ڕەمەزانە. فەرمووی ئەی زەکات چیم لەسەر واجبە؟ پێغمبەری خوا زەکاتشی بۆ ڕوون کردەوە. ئەوجار ئەعرابیەکە فەرمووی وەلەذی ئەکڕەمەک، سوێن بەو کەسەی ڕێزی لە تۆ گرتووە لا ئەتەطەوع شەیئەن،
ولا أنقص مما فرض الله عليه شيئا سوێن بێ بەو کەسەی ڕێزی لە تۆ گرتووە هیچ سنەتێک ناکەم نە نوێژی سنەت دەکەم نە ڕۆژی سنەت دەگرم نە سەدەقە و ماڵبەخشینی سنەتیش دەبەخشم تەنها ئەوەی خوا لەسەری واجب کردووم تەنها ئەوەندەی دەکەم فقال رسول الله صلى الله عليه وسلم پیغمبر فرمی أفلح إن صدق أفلح سرفرازة بختور أجر راسك لرواياتش كاد فرمت دخل الجنة إن صدق دسيت بهشت أجر راسك فرمودك إمام بخاري ومسلم رواياتيان كردوا حديثك زور واضحة زور رونة إما لسر واجبات كان محاسبة ذكرين إما مكلف بأنجام داني واجب كان فعلا يكم جار دبي نوێژە فەرزەکانمان بەجوانی بکەین ئەو جار باز دەینە سونەتەکان یان بە معنایەکی دیکە ئێمە لە قیامەتدا لەسەر نوێژە فەرزەکان محاسبە دەکرێن و لێپرسینەوەمان لەسەر دەکرێت لەسەر نەکردنی نوێژی سنت محاسبە ناکرێن بەڵام پاداش دەدرێنەوە پلە و مەقاممان پێی بەرز دەبێتەوە لەسەر ڕۆژووی ڕەمەزان ئەگەر نەیگرین محاسبە دەکرێن لەسەر نەگرتنی ڕۆژی سنت محاسبە ناکرێت بەڵام ئەگەر گرتت پلە و پایەت بەرز دەبێتەوە کەم و کوریەکانی ڕۆژوە واجبەکانت بۆ پڕ دەکاتەوە زەکات ئەوەی کە خوا دیاری کردووە لە ماڵدا ئەگەر نەیدەین محاسبە دەکرێن بەخشین و سەدەقاتی دیکە بە ئارەزووی خۆتە بەخشیت خوای گەورە بەسەردا دەبەخشێتەوە و پلە و پایە و مەقامت بەرزتر دەکاتەوە والحاصل ئەوەی کە ئێمە لەسەری محاسب دەکرێن بریتە لە تەرکردنی واجبەکان و ئەوەی هۆکاری چوونە بەهەشتمانە تەنها بریتە لە ئەنجامدانی واجبەکان سنەتەکان هۆکاری چوونە بەهەشت نین هۆکاری بەرزبوونەوە لە ناو بەرز